نازانم هان لەیران لە عەرەبستان برا 32 ساڵە هێشتا زار و برینەکانی کە سوکاری ئەنفالکراوان چاڕێژ نەبووە. پاش ئەو ماوە دوور و درێژەش هاتووەتە سەر گوڵکەی ئازیزانی و خەم و ئازارەکانیان بە یەکەوە بەش دەکەن. 32 ساڵ بەسەر پرۆسەی بەناوەنفالی گەری کووردا لە کوردستانی باشوور تێدەپەڕێت. ساڵانە و لەو یادەدا مەراسیم و چالاکی جۆرا و جۆر لەسەر ئاستی ناوچە جیاوازەکانی کوردستان بەگشتی و ناوچەکانی گەرمیان و چەمچەماڵ بە تایبەتی بەڕێوە دەچوون. بەڵام لەم ساڵدا بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا هیچ چالاکیەک ئەنجام نەدرا. بەرپرسانیش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو تەنها تاجە گوڵینەیان دانا و هیچ بەڵێنێکی دڵخۆشکەریان پێ نەبوو بۆ کە سوکاری ئەنفالکراوان. ڕۆژنامەنووسێکی شپەی وایە لە 32 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم نەیتوانیوە پرۆسەکە لەسەر ئاستی جیهان بە جینۆساید بناسێنێت. تا ئێستا حکوومەتی هەرێم وەکو پێویست کاری نەکردووە لەسەرەوەی کەیسی ئەنفال لە ئەسەر ئاستی دنیا بە جینۆساید بناسێنرێ. ڕاستە لە دوای ئەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەنفالی بە جینۆساید ناسان دوای دادگایکردنی سەرانی ڕژێمی بەعەس هەندێک پەرلەمانی دەوڵەتەکان دانیان بەوەدا ناو چەند دەوڵەتێک کە ئەنفال جینۆسایدە دیارەوەش بەشێکی بە هەوڵی چالاکوانانی مەدەنی و ڕەوەندی کوردی بۆ لە دەروی وڵات نەوەکو حکوومەتی هەرێم هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێم تا ئێستا بە جدی کەیسی ئەنفالی نەکردەوە بە کەیسی سەرەکی خۆی. ئەندامێکی دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوێکی بواری ئەنفالیش دەڵێت پێویستە لەسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان گرنگی زیاتر بە کەیسی ئەنفال بدەن و ئەوەی لە ڕابردوودا ئەنجام نەدراوە گرنگە لە داهاتوودا کاری لەسەر بکرێت. گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی من بابەتە بداوە بە مەودایەکی استراتیژی لێی بڕوانێ بەو پێی کە ئێمە لە ڕێی ئەم کەیسەوە ئەتوانین سەربەخۆی کوردستان بەدەست بێنین و ئەتوانین بە خاوەنی دەوڵەتی کوردی. لەگەڵەوەدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەم دوای 32 ساڵ تێپەڕوون بەسەر ئەو تاوانەیە ئەم بابەتە بخاتە پرۆسەی خوێندنەوە بۆ ئینەوەکانی داهاتوو ئێستاشمان کە بەشێکیان زانیاری دروستیان لەسەر تاوانی جینۆساید و ئەنفالی گەری کورد نییە گرنگە حکوومەت وەزارەتی پەروەردە گرنگی من بابەتە بدات و نووسەرێکی بواری ئەنفالیش پێی وایە ئەوەی لە ماوەکانی ڕابردوودا ئەنجام دراوە بەراورد بە گەورەی مەرگە ساعتەکە زۆر بچووکە. ئەوکات هەردوو حکوومەتی هەرێم و ناوەند با بەرپرسیار دەزانێت لە کەم تەرخەمیەکانی ڕابردوو. بۆیە تۆ کە قسە لەسەرەوەکەی کەمتەرخەم بەڵێ دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی عێراقی کەمتەرخەمن خۆ بەرپرسیارن بەرامبەر ئەو ئێسک و پرسکەی کەیسە لە بێبەرماوەتەوە بەرپرسیارن لە بەرامبەر خۆیە لە بەرامبەر میلەتەکەیانە لە بەرامبەر ئەو قوربانیانەیە بەرپرسیارن لە بەرامبەر ئەو پیرژنەیە کە تا ئێستاکەش چاوی لەوەی بەگوێی قبلەوەی چاوی لەوەیە کە ئێسک و پرسکی کوڕەکەی بێتەوە. شاڵاوی تاوانکاری بە ناوەنفال بە 8 قۆناغ بۆ ناوچەکانی باشووری کوردستان لەلایەن ڕژێمی بەحسەوە جێبەجێکرا. قۆناغی یەکەمی لە دۆڵی جافایەتی و لە 23 شوباتی 1970 تا 19 ئاداری هەمان ساڵی خایاند. قۆناغی هەشتەم و کۆتایش دەڤەری بارزان و بادینانی گرتە و لە 26 ئاب تا 6 ئەیلولی ساڵی 1970 بەردەوام بوو. قۆناغی سێیەمی ئەنفالیش کە ناوچەی گەرمیان و چەمچەماڵی گرتەوە گەورەترین قۆناغی پرۆسەکەی و زۆرترین قوربانی تێدا تۆمار کراوە. جەلال جەمالی کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.